ئەمڕۆ پێنجی 4 ڕۆژی جیهانی ویژدانە. دەپرسین دیاریکردنی ئەم ڕۆژە و ڕۆژێکی جیهانی گرنگیەکەی لە چیدایە؟ وارووا کاتێک کە باس لە ویژدان دەکەین زۆر جار هەست و بەزەیی و سۆز و دادپەروەری و ئەم بابەتانە تێکەڵ دەبێت. ئایا ئەمانە سەرچاوەی ویژدان یاخود ویژدان بە جۆرێک لە جۆرەکان ئەمانە لە خۆ دەگرێت؟ تایبەت بم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیدزادە کە بەڕێزیان خاوەنی دکتۆران لە گەشتپێدانی مرۆیی کە ئێستا ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کوردستانی زمانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە خێراتی. سپاس بۆ بەڕێزتیش و دەستخۆشیشم هەیە بۆ هەڵبژاردننی جۆرە بابەتێکی ئاوەها. ئەم بابەتەکە قسەی لەسەر ئەکەین خاتون لە 2019 ئەم بڕیاری بۆ دەرکراوە بەواتای ئەوە دیارە کۆمەڵگای نێودەوڵەتی گەیشتوتە ئەوە لەم کۆتاییانە ئێمە جارێکتر بە خۆمان نابچینەوە، جارێکتر مرۆڤ بێتەوە بۆ شتە شاراوەکانی خۆی، چونکە شتە شاراوەکان بوونەتە سەرچاوەی دروستکردن و بنیادنانی ئەم شکر و شێوەی کە ئێمە تایین. لەبەر زۆر گرنگە ئێمە هەندێک جار بگەڕێنەوە بۆ ئەم بابەتانە قسە باسی لەسەرکەین. بەڵێ دکتۆر، زۆر جار کە باسی ویژدانەکەین لێمان تێک دەچێت. ویژدان جۆرێکە لە دادپەروەری، ویژدان بەزەیە، ویژدان با بڵێین بەشێکە لە کەسایەتی ئەو کەسە. ئەگەر پێناسەیەکی ویژدان بکەین، ویژدان چییە؟ کاتێک کە ئەمەری قسە سەر ویژدان کەین، پێشتریش لەگە بەڕێستاوتم ئەمان لە ئەساسەن وشەیەکی عەرەبیە لە ویجدانەوە هاتووە. یاخود زۆر کات من لە گۆگڵاکە سێرجم بۆ کرد ئەڵێن یەوم الضەمیر العالەمی. ضەمیر زۆر کات لە کوردیە خۆمان پێڵێن جێناو، یعنی ئەگەر ناوێک نەبوو جێناوێ جێی ئەگرێتەوە، کابێتە ئەکرێت بێتە پێناسە بۆ مرۆڤ، ئەبێتە شناس بۆی، ئەبێتە ناسنامە بۆی. ئەها زۆر کات ئێمە ئەڵێن ئەم کەسە بێویژدانە، بۆتە پێناسەیە بۆی، ئەڵێن بێ زەمیرە، بۆتە پێناسەیەک بۆی، کابێتە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە قسەی لەسەر ئەکەین. ویژدان من ئەڵێم وەکو ئەو تۆ وایە کە ئەو ڕووەکانەی لێ دروست بووە. تۆوەکە سەرچاوی ئەوەیە کە ڕووەکێکی جوانت پێ بەخشێ، ڕووەکێکی پێت بەخشێ کە سەوز بێ، کە گەشاوە بێ، کە مایی جوانی و خۆشحاڵی بێ، نەک ئەوە. ویژدان من ئەڵێم ئەو دەنگەیە کە نایبیستین، چکە دەنگ بۆ چییە؟ بۆی ببیسترێ، بۆی قسەی لەسەرکرێ. بەس ویژدان دەنگێکی نەبیستراوەیە، بەڵام لە ناخی ئێمایە کەوامان لێ ئەکا زۆر کات ئەمانەوێ شتێکی باش بکەین هاندەرەکە دروسە بێ، بەردەوامیەکە دروسە بێ، کە ئەشمانەوێ شتێکی خراپ بکەین ویژدانمان چیمان پێڵێ؟ ئەمە زەرەرت پێ ئەگەێنێ بە ئێستات، بە ئەمڕۆت، بە داهاتوت. لەبەر زۆر گرنگە ئێمە بین ئەم تەوەرە پێناسێکی جوانی بکەین. بۆ نمونە خاتوون ڕێویەک ڕۆژێکیان لە پەنای شاخێکە ڕاکشاوە، بۆ بەردێک ناکەوێتە خوارەوە و کلکی ئەبڕێ. کە کلکی ئەبڕێت و باسی ئازارەکەشی نەکەین، ئێمە چەند ئازاری زۆر بوو بێت، چکە بەردەکە دیارەتیش بۆ بڕێوێتی. کە ئەی بڕێ ئەم بیر لە ئازارەکەش نەکاتەوە، بیر لەوەی ئەکاتەوە باشە من ئێستا بچمە ناو هاوڕێکانم چیم پێڵێ، پێم ناڵێن ئەم کلکەی تۆ چی بەسەر هاتووە، باشە چۆن بتوانم مواجهی ئەم هەموو خەڵکە بکەم. لەبەر ئەوە بیرەکاتەوە خۆی فێری جۆرە تەقلەیەکە کات، تەقلەیە لە بدات و بسوڕێتەوە، زۆر بە چاکی ئەیکات، یەک دوو ڕۆژ خۆی پیشانی کەس نایە. دوای ئەوە کە خۆی پیشانی خەڵکە یا ڕێوەیەکی هاوڕێ ئەڵێەوە باشە کلکە چی بەسەر هاتووە، ئەڵێ ئەو کلکە بار بوو بەسەر منەوە. ئەڵێ بۆ بار بوو؟ ئەڵێ بابە ئازادی لێ دەربڕی بوو، نەی ئێڵە ئازاد بم، تۆ سەیری کە ها چ تەقلەیەکت بۆ ئەکەم وەڕاکە کردی و بە خۆشی و بە پێکەنینەوە. ڕێوێکەش مەحاوەری کرد ئەویتیان نەیتوانی تێ فێربی با کلکی بۆ ببڕەوە. وەڵا چەقۆیەکی هێنا و بڕیەوە ئازارێکی زۆری چەشت. تی باڵە کاول بێ ئامە خۆشیەکەیەتی، تی بۆ تۆ ئەتەوێ من کلکم بڕابێتەوە، تۆ کلکت ساق بێ و گاڵتەم پێ بکەی، بە قورئان نایەڵم. ئەم دوانە دوای ئەوە ڕێکەوتن هەرچی کلکی ڕێوەکانی کە بوو بڕی بوویانەوە. خەڵکی ئێمە لەم کاتا خاتون وەکو شاعری عەرەبیش ئەڵێ وقد صار هذا الناس إلا أقلهم ذئابا على أجسادهن ثياب. ئەو خەڵکە مەگەر هەندێکی وەکو چیوان، وەکو ڕێویەکوان و پۆشاکێکیان لەبەر کردبی. ئێمەش ئێستا بە کوردی و بە کوردی وجدان لا ئێمە ئەوەنە کاڵ بۆتەوە، با نەڵێن مردووە،
بەس ئەوەنە کاڵ بۆتەوە ئەوەنە لاواز بووە من ئەڵێم پێویستەکە جارێکی تر ڕفرێش بکرێتەوە پێویستەکە جارێکی تر تۆ بیتەوە نیۆگەریکی تیا بکەیت ئەمە چۆن ئەکرێت من خۆم بە پرسیارەکەی تو هەر حازر کردو پێشتر بەوە ئەکرێت خاتون یەکەم شت من کە دێم ئەم ڕێویە بۆچی هاتکردی بەرامبەرەکەی بڕێەوە هەستی بە نقصانی نەکرد یەکەم خاڵکە زۆر گرنگە من ئەمەی کە هەم ئەم ئەرسەلانەی کە هەیە بەم قژەوە بەم چاوانەوە بەم شکڵەوە بەم شێوەوە خۆمم خۆش بی کە من خۆمم خۆشویست گرنگیم بە خۆمدا بیر لەوە ناکەمەوە کە ئەو کاتە پەنا بۆ شتی کە بەرم کە من ویستم ئەم کەسە ئاسوودە بێ ئیسراحەت بێ هەر بمەیە تۆ ئەزیەت بدەم بتەمێت تۆ بێتاقەت کەم بمێت تۆ بێزارکەم بەر لەوەی کە ئەزیەتی تۆ ئەدەم کێ زەرەرەکە من خۆم زەرەرم نەکردووە کە من خۆمم خۆشویست ئەمە جوبران خێلی جوبران کتێبێکی بەناونیشانی ئەلئەعمال الکامیلە لی جوبران خێلی جوبران هەموو بابەتەکان کۆبووتەوە تایە هەرچی کتێبێتی لێ کۆبووتەوە چیرۆکی کەسێک ئەگێڕێتەوە ئەم کەسە کەسێکی قش بژە ڕۆژانە جگەرە ئەکێشێ خەریکی نووسینە لەگەڵ جگەرە کێشانە هەموو تۆزێ ناتۆزێ بێ قاوەیەکی بۆ بێنن چایەکی بۆ بێنن چکە شتانە بەیەکەوە ئەڵە شەوێک قاوسەرکی هاتە لایەوتی ئیشەکەت نەماوە تینەڵێ قاوم بۆ بێن ئیتی تۆ بڕۆ کە قاوەکەی بۆ هێنا دوای ماوەی خێزانی ئەڵێ گوێم لە قیژەیەک بوو بە پەلەپەل هاتم تۆ بڵێ هاوسەرەکەم چی بەسەر هاتبێ سێرەکەم ئەوە چۆتە بەردەمی ئابێنەیەکەوە تی ئەگەر ناپلیێن باڵای بچووک بووە ئیمنیش باڵام بچووکە من بۆچی ناپلیۆن توانی هەموو دنیا خەریک بوو داگیرکە بوون بۆ ناتوانم ئەمە پەیوەندی بە ویژدانەوە هەبوو توتی ئەم شتیانە جارێکی تر ساقەکەیتەوە ئەگەر من ئەستەعم و قژە منیە خۆ فڵان کەس وا بووە ئەگەر من نەمتوانیوە قسە بکەم بە چاکی خۆ فڵان کەسێکی کە وا بووە لەبەر زۆر گرنگە من جارێک خۆمم خۆش بێ خاڵی دوام هەموو کەسێک قسە لەگەڵ خۆی ئاکە کە قسە لەگەڵ خۆتە ئەەکەی جۆری قسەکردنەکەت چییە لەگەڵ خۆتە لە بابەتی ڕازیبوونە یان لە بابەتی ناڕازیبوونە لە بابەتی ئاسوودەیە یاخود لە بابەتێکە کە بێزاری لە خۆت چونکە ئەمەی کە من و تۆ لەگەڵ خۆمانە ئەیکەین تۆزێک کە ئەچینە دەرەوە ڕنگدانەوەی نییە لە سەرمان ئەستن یاسایەکی ژیانی هەیە ئێمە لە بواری گەشەپیانە ئەیڵێین تۆ چۆن سەیری خۆت ئەکەیت خەڵک وا سیرتەکە چۆن خۆت دەرئەبڕی خەڵک وا بۆ دەرئەبڕێ چۆن بۆ چوونەکانت ئاڕاستە ئەەکەی خەڵکی بۆ چوونانە قسەت لەگەڵ ئاکاتەوە لەبەر زۆر گرنگە من ئەو قسانێکی کە ئەیکەم لەگەڵ خۆمە بزانم چۆرەیکەم بزانم بۆ چی ئەیکەم بزانم بەرەو کوێ ئەم بات ئێمە زۆر کات کە قسە لەگەڵ خۆمانە ئەەکەین هەموو ناڕازایەکان باسەکەین لەبەر من دێمە خاڵی سێهەم ئەڵێم کێشەکانیشت خۆش بووی ئەو کێشە و مشکلیە من تۆی دروست کردووە من تۆی بنیاد ناوە ئەو کێشە و مشکلە بچکۆلانانەیە وای کردووە کە ئێستا من لەسەر پێوەستاوم ئەو کێشەیە وای لێ کردم کە ئەگەر کێشەیەکی تر ڕوبەڕوم بێتەوە من ئەزام چۆن چارەسەریەکەم لەبەرۆ نابێت ئەگەر کێشە و مشکلەیەکی ژیانیش هەبوو بێتە ڕێگر بەرامبەر بە ژیان ئەمە کێشەیە بۆ ژیان بۆی ژیانێکی جوانترم بۆ دروستکە نەک ڕێگەریم بۆ دروستکە لە بەرامبەری خاڵێکی تر نەیارەکانشم خۆشەوی چونکە ئەگەر من نەیارم نەبێ کابەتە من نیم ئەگەر کەسێک نەبێ ئیشارەتێ بۆ من بکە کاتە من لە پەراوێزی ژیانە ئەو کەسێکی کە دیێڕەخنە لە من ئەگرێ 100% هەندێکی ڕاست ئەو کەسە دیارە لە دواوەی منەوەیە نەگەیشتۆتە من لەبەرۆ من ئەڵێم کابێتە با ئەو ڕەخنە بگرێ بەس من سوودی لێ ئەبینم لەبەرۆ زۆر گرنگە من بیر لەوە ئەەکەمەوە بەو معنایە نە من کەسێ بە ناری خۆم بزانم لەوانەیە ئەو خۆی بە ناری من بزانێ چکە ئەو لاوازە بەس من خەڵکی گەورە ئەگەر شتێکی بچووکت بۆ بگەڕمەوە ڕۆژێکیان بەرازێک ئەچێ بەلای شێر ئەڵە با زۆران بازیە بکەین چکە بە قووەتە ئەمیش شێریش خەریکە ها وایلی ئەکا بڵێ باش چکە ها زۆر هانی ئەدات و ئەمانە هیچ بیری ئەکاتەوە ئەڵە باشە ئەگەر من زۆران بازی بکەم لەگەڵ ئەما بیشی بەمەوە چیم دەسەکەوێ یەخۆ من هەر شێر بوو هەر پاشاو دارستان هەر بەدەستی منەوەیە ئەمە هەر لەژێ دەستی منایە ئەی باش ئەگەر دۆڕام بە گریمانێک لە سایەکیش بدۆڕن خەڵک چیم پێڵ دۆڕاوە باو
تۆزێ وەستاوتی نایکەم لەگەڵدا تی ئاخر لە ناو گیان لە بەرانە ئەڵێم ترساوە وتی خۆ هیچ نەبێت چەند کەسێک باوەڕت پێ ناکەن ئەمە یار باشترە یعنی ئێمەش وا نەزانین هەر کەسێک قسەیەکی کرد ئیتر من ئەبێ وەڵامی بدەمەوە من بەڵێ بیر لەوە ئەکەمەوە وجدانێکی تەندروست بنیاد بنێم ئەم وجدانە وام لێ ئەکات بزانم چۆن قسە بکەم وام لێ ئەکات بزانم چۆن ئاراستەی ژیانی خۆم بکەم پیاوێکی وەکو هیوجین نازانم بەڕێزت ناوت بیستووە فەیلسوفێکی یۆنانی کۆنە 300 ساڵ پێش زاین ژیاوە ڕۆژێک چرایەکی بەدەستەوەیە ڕۆژێکی نیوەڕۆ نەک بەشەوە ئەچێتە ناو بازاری ئەسینە خەڵکیش ئەیناسن پیاوێکی خوێنەواری فەیلسوف چۆن معقولە نەناسراو بێ ئەچن کۆ ئەبنەواڵم تۆ بڵێ جەنابی فەیلسوف لێ تێک چوو بێ ئەیشڵێ ئەو باشە جەنابی فەیلسوف ئەم چرات بۆ هەڵگرتووە ئیشەڵە بە دوای مرۆڤ هاگەڕێ باشە تو بڵێ و خەڵکە مرۆڤ نەبێ بەس بەدای وجدانی ویژدانەکە بەڵێ دکتۆر هەر بگەڕینەوە سەر ئەو بابەتی کلکبڕینی ڕەویەکە کە باس پێیوەستی کردوەوە بە ئازادیەوە ویژدان و کاریگەری لەسەر ئازادی ڕادەربڕین و گەیاندنی پەیامەکان بە شێوەیەکی ئازادی چی هەیە خاتون گیانجارێ ئەساسەن هیچ کەسێک هیچ بۆچوونێ هیچ قەناعەتێ هیچ ئاینێ بەخۆی نەکاتە خاوەنی ویژدان بڵێ هی ئێمەیە ویژدان لای هەموو کەسێک واردە ئەم خی پەروەردگارەکە ئێمەی دروست کردووە لای هەموومان دایناوە بەڕێژەی جیاواز بەڕێژەی جیاوازیش پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە تۆ لە کۆمەلگایەکە ئەژیت ئێستا منت و بەڕێزت بێکەوە دانیشتوین لەسەر چەمکێ قسەیەکەی چەمکێکی ئینسانی زۆر جوان ئەم چەمکە وامان لێ ناکا بیر لە شتی جوانتر بکەینەوە بۆ چوونی باشترمان بێت باشە من ئەگەر هاوڕێی تۆ بم تۆ هاوڕێی من بی لەسەر ئەم بۆ چوونە جوانانە قسە بکەین ڕوحێکی جوانتر دروست ناکەین درستە ئەی باش ئەگەر هاوڕێیەکی ترم هەبێ من مۆزوعێکی ترم لەگەڵا باسکە بە چه ئاڕاستەیەکە ئەڕۆ من لەبەر ئەوە ویژدان بنەمای من ئەڵێم هەموو شتەکانە ویژدانەوە ئەکا کە من بەزەیم بە هەژارێکە بێتەوە ویژدانەوە ئەکا کە ئەبینیت گیان لەبەرێک تینوویەتی ئابێکی بۆ ئەبیت ویژدانەوە ئەکات کە تۆ کەسێک ئەبینیت لە شەقامێکە پێویستی بەپەڕینەوەی دەستی ئەگریت و ئەیبیتەوە ئەولا ویژدانەوە ئەکات کە ڕێز لە خەڵک ئەگریت ویژدانەوە ئەکا کە دادپەروەربی ویژدانەوە ئەکا کە تۆ ئەڵێیت من بەڵێ ئازادم بەڵام ئازادێکی من حتا سنووری ئازادێکی تۆیە لەبەرەوە سیر ئەکەیت ویژدان سەرچاوەیە بۆ دروستبوونی ئەم بنەما جوانانە لەبەر ئەوە زۆر زۆر گرنگە ئێمە ئەگەر ویژدانیشمان تۆزێ خەوت بێ تۆزێ تەمەڵ بوو بێ تۆزێک زیندویتی لە دەستدا بێ جارێکی تر بە خەبەری بێنینەوە سپاس بۆڕمکردنەوەکان دەرچەنە بابەتەکە قسەی زۆر هەڵەگرێت بەڵام لەبەرەوەی کەمی کات ناتوانین درێژی زیاتر بە گفتوگەکانمە سپاس بۆڕمکردنەوەکانە دکتۆر بە ئومێدین هەموو لەگەڵ ویژدانی خۆی قسە بکات و بتوانێت وەکو بەڕێستان دەفەرمون ویژدانی باگا بێنێتەوە سپاس بۆ دکتۆر ئەرسەلان سەیدزادە دکتۆرا لە گەشەپێدانی مرۆیی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت